هەندێکی تر لە زانایانە فەرموون سەبەبی نزولەکەی ئەوەیە کە جارێکیان رسول الله صلى الله عليه وسلم چێتە مزگەوتەوە ئەبینێ خەڵکی دانیشتون دوعاکەن و هەندێکیان بە دەنگی بەرز دوعاکەن دەنگیان زۆر بەرز کردوێتەوە لە کاتی دوعاکردنەکەیانە فەرمێ کە بۆ شێوە ئەیان بینێ پێی ناخۆشە بێ بانگیانەکەوە فەرمێ أيها الناس ئەم علامەتی ئەوەیە کە تووڕەبوونێکی پێوە دیارە خەڵک لە ناو مزگەوتە دەنگ بەرزەکاتەوە بە دوعا رسول الله صلى الله عليه وسلم چیە بێ پێی ناخۆشە تووڕا بێ چ جای بەشتی تر یعنی ئەگەر لەم سەردەمایە بووایە ئەوە بەهاتایەتە ژوورە و بیوتە ئەرێوە چیتانای خەڵکینە بۆ ئاوا دەنگتان بەرز کردوتەوە دوعاکەن لەوانەیە هەموو نوێژ خێرەکانیاندا چیتە یەکاکە ئێمە دوعاکەین تۆ قچێ ها ئەبوو شێوان پێوت ئەوە چۆن دین ئاواگەێنرێ و ئاوا دینەگەێنی ئێمە دوعاکەین تۆڵی ئەوە چیتانای خەڵکینە بۆ دەنگ بەرزەکەنەوە قوبڵیان ناگرە ئەگەر مسلمانەکانی ئەم سەردەمە بوونە چونکە مسلمانەکانی ئەم سەردەمە ئەیانەوێ هەموو شتێکی حرام لە مزگەوت تا بکەن و تۆش بێدەنگ بی قسە نەگەی دەرس تێک بن نوێژ تێک بن وتار تێک بن هەموو شتێک بن و تۆش ئادانیشی سەیریان کەی قورئانیان بۆ بخوێنیتەوە مۆسیقا لێن دەرسیان پێ بڵێ مۆسیقا لێن تۆش هیچ نەڵێی فەرمی رسول الله صلى الله عليه وسلم فەرمووی اربعوا على أنفسكم هێواش بنەوە دوعاکانتان بگەڕنەوە ناو خۆتان بە دەنگی بەرز مەیکەن ئەمە دوعایە عیبادەتە بەڵام لە سنووری خۆی دەرچووە کاکە الله جل جلاله بە نوێژە فەرمێ چی ولا تجهر بصلاتك نوێژەکەت بە دەنگی بەرز مەکە هێتر نوێژ لە نوێژ گرنگتر هەیە لە ناو مزگەوتا بکرێت چ جای شتی تر ئەفەرمێ فإنكم لا تدعون أصما ولا غائبا ئێوە ذاتێک بانگ ناکەن کە نەبیستێ یاخود دوور بێ لێوەتە إنكم تدعون سميعا بصيرا ئێوە ذاتێک بانگکەن کە نزیکە لێتانەوە و بیسەریشە پێتان واشتان بینێ وإن الذي تدعونه أقرب إلى أحدكم من عنق راحلته أو ذاتي ئێوە بانگیەکەن نزیکە لە هەر یەکەتانەوە لەکوێ لە گەردنی ئەو ئاژەڵەی کە سواری بووە ئیتر وشتر کە سواری ئەبی گەردنی چەندێ دوورە لێو یاخود ئەسب سواری ئەبی گەردنی چەندێ دوورە لێوەت کە هەندێک جار ئەو کەسەی کە سواری ئەسبە بێ یاخود وشترە بێ خۆی بە ملیەوە گرێ و بە تایبەت کاتێک کە بە تیژی ڕێگای پێەکە سەری نزیکە کاتەوە لی تقریبا ئەنووسێ پێوەی و